پامنری بەشی کوردی دەنگی ئەمریکا زانا عومەر لە وتوێژێکدا باز لە گرنگی وەرگرتنی خەڵاتی دێڤید بەرگ بۆ ڕۆژنامەوانانی ئازا و بەجەرگ لە شوێنی شەڕدا دەکات. و لە وتوێژێکدا کە پێش ئەوەی بینە ستودیۆ تۆمار کراوە لێم پرسی هەستی چۆنە وەکو وەرگری خەڵاتی بەرگ. ئەس پرکێ خۆش بووم، شانازیەکی پر مەزن بووش بۆ من، ئەس وەک ڕۆژنەمەوانێکی دکاری بوو دەنگی ئەمریکا دەکار بکە بە زمانێکی خۆجێهی زمانی کوردی دکاری بوو دەستگەهێکە ناڕێتەوەیی کار بکە. زانا وەکو دەزانین ینی وەکو ڕۆژنامەوانێک یاخود وەکو کەسێک کە ئەگاتە ئاستێک خەڵاتێکی لەو جۆرە بەدەست بهێنێ دووچاری کۆمەڵێک ئاستەنگ دەبێتەوە. ئەو ئاستەنگانە چییە کە تۆ وەکو لە بواری ڕۆژنامەوانیە هاتۆتە ڕێگات تا گەیشتووی بەم ئاستا؟ ڕاستە، ینی ئاستەنگی لەسەردا ئاستا هەنێ، ئاستەنگیەکی بەرکی جارێکی لەسەر ئاستێکی گوتجێ شەر بێ دملێ تەکنیکی دێ دملێ ئەوێ دێ پرجارە سەحمەتە گوتێ کارە بێ دەماوێ دێ یان بگێ جهێ گوت تخوازە ئەو بکە ئەو جهێ گوت تخوازە بگێژی چیرۆکا خۆشی لەور چێ بکە بێگومان جهێکی پرخەتەرە مەترسی سەر ژیانە مرۆڤ هەیە لێ بریارێکی گوتە دەستپێکێ دەگری دەما گوتە دەبێژە ئەس ڕۆژنەمەوانم ئەس بخوازم ڕاستیە بگهێنم جیهانێ بێگومان ئەو بریارە گوتە دەستپێکی دەستینە دەبێژە ئەس دڤابە ئەس نەترسم و ئەس بکێژم ژێ بویێری ئاستێک دنجی ئاستەنگی هەنێ ئەو ji بۆ من پڕ بەرکی کەسایەتا من بگیرێ دایی لە جێن لە دەڤەرێن شەر لە جەبهەیە تایبەتی شەرێ لە دژی داعشێ دێ شەروانên Kurda ڕووکەنن dikeniyan dîlan dikirin min timî min wan dikşand jî û min dîmenê wan jî dikşan tirsek timî hesretek dilê min de hebû got ew şervan carekê ez vegerim carek din wî jî ez wî nebînim. باشە زانام کارەکەت وەکو ئەو کاری ئەیکەی کاری ڕۆژنامەوانی هیچ بۆتە هەوەی ئەوەی کە کاریگەری لەسەر با بڵین وەکو مرۆڤێک تۆی گۆڕی بێت؟ ڕاستە، ینی باندۆرێک هەیە، ینی ئەو پرسا گوت تدخوازم بە دەنگێ وان قوربانیان ئەف پرسێکی پڕ مەزنە پرسێکە ئەخلاقی پرسێکە وجدانی گوت کار ببێ دەنگێ وان قوربانیە بخوازت ببێ دەنگێ زارۆکا ببێ دەنگێ ژنا به تایبەتی گۆ دشەرێ لە دژی داعشێ و نەهاژی بە ئێریشا ئەرتێشا تورکیای گروپن پێ بگیرێ دایی لەسەر هەرێمێن باکووری سووریایە دۆزانە گۆ ئەو ئینسانانە ئەو لە هەنگێن گۆ سەر جیهانێ دهاتن گوتن ئەو لە هەنگانە دشەرێ لە دژی داعشێ دێ نەها تێن کوشتن ئەو مالباتên وان شەروانê گۆ لە هەنگ و دشەرێ لە دژی داعشێ دێ نەها سەردەستێ وان گروپان و ئەرتێشا تورکیایە تێن کوشتن ترسا خەلکێ تکاربێ بە دەنگێ وان وێ ترسێ دەنگێ ڕاستیە ئەڤەیە هەموو بەرپرسیارێکە ئەخلاقی پڕ گرانە سەر دەهستێ ڕۆژنەمەوانێکی دێ دملێ وجدانی دێ دملێ ئەخلاقی دێ ڕاست. زانا وەکو دەزانین زۆربەی ڕۆژنامەوانان کە با بڵین لە شوێنەکانی شەڕ ڕووماڵی هەواڵەکانەکەن دووچاری مەترسی ئەبنەوە با بڵین مەترسی لەسەر ژیانیان وەکو دەزانین تۆش چەند جارێک مەترسی ڕاستی لەسەر ژیانت دروست بووە یاخود لە مەرگ ڕزگارت بووە لەو ساتانەدا هەستت بەچی کردووە هیچ کات هەستت بەوە کردووە کە ئیتر ئەو کارە نەکەیت؟ ڕاستە، ینی دجاران ئەس تەقینا هەما ممرن بە چاوێ خۆدیت و ئەس ژێ ڕزگار بووم پشتی وێ بچەند کلیکان دهات بیرا من دوا بزڕژم کەمیراخوا گوتی چاوا جارێکی قوربانی بێ وتی هەمان دەمێتیشی گوتی ڕۆژنەماوان بێ وتی وێ چیرۆکێژی ڕاگینێ ئەف ناکوکیکێ هەندرێ مرۆڤان دە جارما چێ دکە لێ هەمان دەمێتیش بۆ من هێزە لە ئالیکی دن دەبەرێن شەر دە من دوێ نامەیە خۆشیت گوت ئەو نامەیەک بوو ئەو چیرۆکێک وش سەدەی چیرۆکە گوت هاتن گوتن شەروانێکی گۆ وەک شاه و شەڕێ هەجین دە تایبەتی دژی داعشی ئەو دەبەرێن داوی من چیرۆکاویش بۆ دەنگی ئەمریکا چێ کرد ji بۆ کەمیرا دەنگی ئەمریکا شوی دەبێ داخوی من ji کوشتنێ ڕزگار کرد دەرما سەگوانکی داعشێت خۆست ئارمانج بگرێ ڕاستە، ینی ئەو ترس هەیە لێ دوابێ ئەو مەترسی سەر ژیانە ڕۆژنەمەوانەژی هەیە و تمیتە گوتژی بۆ دەبێژێ ئاگاهیەک هێژا تنە گوتش بۆ وێ ژیانە خۆش دەست بدە لێ ئەس باوەرم ئێشا مرۆڤان هێژایی گوت و ترساخوا باوێژ پاشبوه بکێ و تێ ڕاگینە. بەڵێ
پامنێرمان زانا عمەر لە قامیشلۆ زۆر سپاس دەکەین و جارێکی تر پیرۆزە. gelekî spas û ez li we pîroz dikim û ez diyarî hemû hevalên xwe û hevkarên xwe yê beşê Kurdiyê dengê Amerîka dikim.